چاندنی نەمامی بەڕووی خۆرشتی خۆمان دروستمان کردووە لەم شوێنەیە بیروێنینەوە. ئێمە ئەمڕۆ لەگەڵ شەمبەشانی پیاوەکان ئەو کۆمەڵە هاوڕێ کچانم کە هاتینە ئێرانە هەستین بە ئەنجامدانی چالاکیی خۆبەخشانە تۆی بەڕوو بچێنین. دار بەڕوو یەکەکە لەو دارە مهمانەی کە لەو ژینگە زۆر زۆر پێویستە، جگە لەوەی کە ناوچەکە سەوزە ئەکا و واکە کە ئاو هەوایەکەی فێنک بیت و ئۆکسجینی پێویست لە ئەو ناوچەی بەرهەمدێنین، جگە لەوە ڕۆڵەکی زۆر زۆر گرنگی هەیە لەو پاراستنی ژینگە. هیوادارم هەر کەسێکە کە توانای هەیە کە هیچ کولفەیەکیشی ناوێت کە توانای هەیە ساڵانە ئەو چالاکیانە ئەنجام بدات. ئەو دارانەی کە ساڵانە ئەبردرێتەوە بەهۆی ئەوەی کە نەوت نییە یان بارودۆخی خەڵک خراپە و ئەکەی کە قەرەبووی ئەو زەرەر و زیانانە بکەیت کە لێ ئەکەوێتەوە ساڵانە. هەڵمەتی بەردەوامی چاندنی بەڕووکە لەو دەڤەرەدا بەردەوامە بۆ ساڵی چوارەم لەسەر یەکە، چەند هۆکارێکی یەکە لەو دەڤەرە بەردەوامی بۆ ساڵی چوارەم بەردەوام چاندنی ئەو نەمام یاخود بڵین تۆی بەڕۆکە ئەەکەین. یەکە لە هۆکارەکانەوەی ئەو ناوچەیە زۆرترین بەرکەوتە و یان مەترسی لە ناوچوونی هەیە بەهۆی کۆمەڵە کۆکاری جیاواز کە یەک لە هۆکارە سەرچەکانەوە کە خەڵکێکی زۆر ڕوو لە بڕینی دارەکە بە بیانووی بەکارهێنانی سەرچاوی تەمەنی و ئەو پاوان و ناوچانەکە خۆڕسکن زۆربەی بەرەو لە ناوچین دەچن سەرباری ئەوەیەوە بەداخەوە ساڵانش چەند جارێک بەهۆی تۆبارانەکانەوە ئەتوانین بڵین ئەو دارانە ئەبنەهۆی سوتان و ناوچنیان. هۆکارێکی ئەوەیەوە ئەو ناوچەیە زۆر زۆر لەبارە کەشەوایەکەی لەبارە بۆ چاندنیمانەوەی خۆراگری دار بەڕوو یاخود بڵین نەمامی بەڕوو لەو ناوچەدا.